ژن ژیانە، ژن خۆشبەختیە، ژن گەورەیە، ژن خێزانە، ژن بەختەوەریە، یعنی ژن کائینێکە لەوە چێت بە سەدان و هەزاران کتێب و بەرنامە و ئەوانە وەسف ناکرێت. بەداخەوە کۆمەڵگا بەرەو تا حەدێ بێ بەرنامەیی ڕۆشتووە کە کاتی خۆی وانە بوو لە خێزانەوە بیگرە هەتا پەروەردە و هەتا دەسەڵات و هەتا حکوومەت و هەتا هەموو دام و دەستگاکان کە متهمە لە کوشتنی ژنان، لە ئازیەتدانی ژنان، ئەم هۆکارانەش ئەگەڕێتەوە بۆ بێبەرنامەیی. ڕاستە تەکنەلۆجیا هۆکارە بۆەمانە، بەڵام بەسەقەت بەکارهێنانی تەکنۆلۆجیا بە بێبەرنامەبوونی بە پەلەهاتنی و بەسەریعی بڵاوبوونەوەی بۆتە هۆی ئەمانە. ئەی هەموو شتێک لە ژیانی ئینسانە چاکی هەیە و خراپی هەیە. تەنانەت تۆ ئەگەر ئاگرت ڕۆژانە کە پێداویستی ئینسانە کە سووتێنەریشە، هیچ ماڵێک نییە بەبێ ئاگر بژی، ڕۆژانە چەندین جار بەکاری وێنی، بەڵام هەرەوە ئاگرەش سووتێنەرە کەواکە ژیان کۆتایی پێبێنێ. چەقۆ لە ماڵە، هەموو ماڵێک چەقۆی تایە و بەکارهێنەری ڕۆژانەیە، بەڵام ئەگەر بێت و بە جوانی بەکارنێنی ئەبێتە هۆی کوشتن و بڕین و ئەزیەتدانی مرۆڤ. هەموو شتێک لە دنیاە ئەکەوێتە سەر بەکارهێنان. ئەم بەکارهێنانش بە شێوەیەکی ئەوەندە جوانە بێ بەکاربێنرێ، چاکیەکانی لەلایەک و خراپیەکانی لەلایەک. ئەگەر بێت و ئێمە بتوانین چاکیەکانی وا لێ بکەین کە ئیسیفادەکانی زۆرتر بێت لە خراپیەکانی، ئەتوانین نەبێتە هۆی ئازادارمان. بەڵام تەکنەلۆجیا بە بێ بەرنامە ڕێزیمان بۆ نەکرد. بڕۆ سیرەکەی لە وڵاتان جگەرە و مەشروب بە مناڵی خوار هەردوو ساڵ نافرۆشن، بەڵام لای خۆمان بەداخەوە سیرەکەی مناڵێک ئەتوانێت جگەرە بکڕێ، ئەتوانێت بڕوا سیمکارد بکڕێ، ئەتوانێت بڕوا مەشروب بکڕێ، کە هەمانە هەمووی بۆتە هۆکار بۆ لە ڕێدابردنی کۆمەڵگا و گەنجەکانمان. وە لە هەمووشی ئەوەتر دایک و باوک بەداخەوە هەندێک جار کچەکانیان لە تەمەنێکی مناڵیە ئەدەنە شوویە بە هاوسەرگیریکە، کە بەداخەوە ئەمە بەڕاستی هاوسەرگیریکردن چ بۆ کوڕ چ بۆ کچ پێویستە بە بەرنامە بێت. و هاوسەرگیری مانایەوە نییە کە ئەم کوڕایە ئەم کچەی تر ئەڕوات و خۆشبەختە بێت، نەخێر، ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە. ئەمە ئەرک و ماندووبوونە هەم بۆ کچەکە و هەم بۆ کوڕەکەش. ئینسان ئەگەر بێت و لە جێ ئەو بەرپرسیارەتی خێزانیە نەبێ، نابێت هاوسەرگیری بکە. بەڕاستی کچێک لە ماڵەوە یان کوڕێک لە ماڵەوە کە دایک و باوک و خوشک و براکانی زۆری پێداویستیەکانی بۆ ئاماداکەن کە چێتە ژیانی هاوسەرگیریەوە، بەعکسەوە ئەبێ لە جێ ئەو ماندوو ئەو هاوسەرگیریەدا بێ ئایا ئەتوانێ ئەم بەرپرسیارەتە بەڕێوە بەرێ؟ ئەم بەرپرسیارەتێ چۆنە؟ جاران هەر خۆی بوویسە بەرپرسیارەتی دوو تایەفە و دوو بنە ماڵە و دوو کەس و کار و دوو ماڵە باوک و دووچی و دووچی وا ئیلە ئاخری. بەڕاستی ئەمانە هەمووی ئەبێتە گرفتبووی، ئەبێتە کێشەبووی. ئەنجا بەڕاستی هاوسەرگیریکردن دڵێکی گەورەیەوێ، کەسایەتێکی پێکەیشت و تۆکمەیەوێ. و من لێرەواڵێم هەموو هاوسەرگیریە بۆ تەمەنی مناڵان ڕەدەکەمەوە، کە بەداخەوە هەر ئەو نابەرنامەی و ئەوە وایلی کردووە کە کوشتن دروست ببێ. کوشتن ئەو دیاریدا ناشێری ناقێزەون خراپەیە کە لە ناو کۆمەلگا هەیە، و کوشتن ئەو دیاردەیە کە لەسەر تاسەری دنیا هەیە، بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەکەی ئێمە زیاترە. کە ئەمە بێبەرنامەییە، بێیاساییە. بەڕاستی پێویستە کە کەسێک تاوانێکە کە سزاکەی باشکرا بێ،
نەک لەم لا یەکێک کوژن ئەچێ بۆ لاکەی تر بەداخەوە دەستە و گیرۆی یەکەن و ڕێزی لێگرن یا یەکێ کوژێ ئەچن بەداخەوە بەڕەڵا بێڕوا بە هەوەسی خۆی ئیتر خەڵک چاوترسێن نابێت ئەم هەموو ژن کوژیە کراوە هەموو بێتاوان کوژیە کوراوە کۆ یاسایەکە حکمێکی عادیلانە جێبەجێ بکە بەداخەوە کە حکمی عادیلانە و حکمی لە جێ خۆدا جێبەجێ ناکرێ سەد مەخابن بۆ ئەوانەی کە کوژراون کە خوێنیان بەتاڵان ڕۆشتووە ئینشاڵڵا لەمە دووە داواکارم لە حکومەتی هەرێم لە هەر دام و دەستگایە لە هەر کۆمەڵگە و ڕێکخرا و مافی مرۆڤ و سەرچەند وڵاتانی جیهان کە بەڕاستی خوێنی ژن کوشتن و بەلاڕێدا نەبەن و هەرکە کەسێک گەوتەوانەکە بە سزای یاسایی خۆی بگات بەداخەوە سەبارەت بە کۆکردنەوە و خۆتۆکمەکردنەوەی ژنان لە هەرچی بوارێکە بێوێ ئەتوانێت ژن ئەو کاینەیە کە ئەتوانێت بیرکاتەوە و عەقڵ و هۆشی لە مرۆڤێکی دیکەمتر نییە ئەتوانێت هەر شتێ بێوێ بیکات بە دڵنیاییەوە من لێرەوە بە ژنان ئەڵێم خۆتان بە کەم مەزانن خۆتان بە بچووک مەزانن هەموو کەسێک لە ژیانی خۆیان پێگە و قورسایی و خۆی هەیە ئەو خۆتی خۆت گەورەکەی مەبەست بە گەورەکردن ئەوە ناڵێم کە بە جۆرێ بێ ئەواڵێم کە توانی خۆت پێگەی خۆت لە ناو کۆمەڵگەکەی خۆتا دروستکەیت بە هەڵس و کەوتت بە کردەوەکانت بە ئیش و کارەکانت بە ئەتەکێت و شێوازی قسەکردن و هەموو ئەوانەی تر ئەتوانیت و بە بیرکردنەوە لە هەموو شتێکی جوان و بە کار و چالاکی و دەستڕەنگینیەکانت ئەتوانی هەر کەسێک بە پێی بوونی خۆی ئەتوانێت بەڕاستی ئەمبارە تەکنۆلۆجیەیە ئەگەر جوان بەکاری بێنین ژنان ئەتوانین لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا خۆمان ڕۆشن بیرکەین یەکترین بناسین هەموو کەناڵ و تۆڕی کۆمەڵایەتی و فەیسبووک و ئەنستاگرام و هەموو ئەوانە هەیە بۆ ڕۆشن بیرکردنمان وە کتێبی زۆر هەیە شتی باش هەیە ئەتوانین دەستبەرین بۆ شتە باشانە جاران ئێمە گوڵە بە ڕۆژە کە یان فرۆژیان ئەکرایە لولەوە لەو لولێ گوڵە بە ڕۆژانەمانە خوێندەوەمانەوە بزانین چیتایە ئیسە کەمەڵ هەیە پڕی نەبێت لە کتێب و لە شتی جوان و لە ئینتەرنێت و لە تەلەڤیزۆن و لە هەموو بابەتێ لە گۆگڵ و لە یوتوب و ئەتوانی هەموو شتێک ڕاکێشی ئەتوانی لەگەڵ خەڵکی باش قسە بکەی ئەتوانی خۆڕۆشن بیرکەی ئەتوانی کار و چالاکیەکان و نووسینەکانە با کەمیش بێ با زۆر ئەوە کەژ نەبێ ئەتوانی بە پێی پێویستی خۆت پێچی خەڵکانی خوێنێتەوە بە پێی پێویستی تۆ سەیرەکە لەبەرەوە توانی هەموو ئەوەی کە هاتەوێ بڵاویکەیتەوە و شارەزایی خۆت بەدەرخەی بە کوشتنی ژنێک ماڵێک گوێرانە بێت بە کوشتنی ژنێک گەڕێکێک تاریکە بێت بە کوشتنی ژنێک سروشتێک جوانیەکانی نامێنێ چونکە سروشت و جوانی و هەموو شتێ پێشتریش باسم کرد بە ژنەوەیە بەڵام بەداخەوە هێرشێکی نامرۆڤانە هەم بۆ سەر سروشت هەم بۆ سەر شاخ و داخ و هەموو ئەوانە هەموو سروشتە جوانیەکان هەموو ئەمانە وای لێ کراوەکە بێ ویژدانانە مەعامەلەیەکرێ بەداخەوە ژن و سروشت دوو جوانی پێکەوە لکاون هەردووکیان جوانن هەردووکیان ئەو دووشتە جوانن کە مرۆڤایەتی کە وڵات کە خاک کە هەموو شوێنێ جوانەکەن لێرەواڵێم ژن تخوا ژنان مەترسن ترس وای کردووە کە ژن خۆیکا بە تەسحیا ترس لە دەستدانی ماڵەکەی ترس لە دەستدانی مناڵەکانی ترس لە کەسوکارەکەی ترس لە قسە و باس و کۆمەڵگا لێرەوە پێتان ئەڵێم مەترسن ئەوەی ڕاستە ئەوە بڵێن لە ناحەقیە دەست بەرز بکەنەوە
بڵێ ئەوە منم ناحەقی قوبوڵ ناکەم، چکە بەڕاستی ژن خۆی کردەوە بە تەسحیە، زۆرێک لە ژنان بووە بە تەسحیە، بوو بن بە تەسحیەدان لە پێناوی مناڵەکانیە، چونکە هەموو شتێک قوبوڵەکە لە باتی لە بەرجەرگەکەی، هیوادارم مناڵەکانیش لە جێی ئەو گەورەیی دایکیان نابن. دوایین قسەم بۆ خانمانەوەیە بە خوێندن، بە عیلم، بە معریفە، بە زانست ئەتوانن پەرە بە هەموو شتەکانیان بدەن، بە چاولێگەری نەکەن بۆ جلو، بۆ مکیاج و بۆ سیارە و بۆ ئەمە بۆ ئەوانە، ئەمانە خۆشبەختی ناکات. خۆشبەختی لە عەقڵ و مرۆڤبوون و بیرکردنەوەی ژندایە. ژن ئەو کاینەیە کە خۆی بەدەستی خۆی ئەتوانێت بە دەستێکی بێشکەکەی ڕاژەنێ بۆ مناڵەکەی، ئەتوانێت بە دەستەکەی تری دنیا بگرێ. خانمان پێتان ئەڵێم لێرەوە قەت لە ناحەق لە هەموو شوێنێک لە ناحەقی سەردامەوەنێن، یەکسەر لە شتی ناحەقیە دەست بەرزکردنەوە بڵێ بوەستە، لە قسەی حەقا حەق بڵێن، لە ناحەقیە قوبوڵی مەکەن، چونکە ئەوە ژن ناتوانێ هەموو شتێک بکات، ئەوە ژن ناتوانێت سەرکردە بێ، ئەتوانێت دکتۆر بێ، ئەتوانێت موهەندیسە بێ، ئەتوانێت دایک بێ، ئەتوانێت قایمقام بێ، ئەتوانێت سەرۆکی وڵاتێ بێ. دڵنیاتانەکەم لە هەر وڵاتێک ژن بە زۆرینەی بەڕێوەبەری سەرجەمدام و دەستگاکان بێ کە ئەو وڵاتە بەرەو پێشچوونی زیاترە وە گەندەڵی کەمترە.